لە کۆتا یاری کۆتا هەفتەی ئەم وەرزەی خولی نایەبی کوردستان یانەی برایەتی پاڵەوان میوانداری زاخۆی کرد. یاریەکە دەستی پێکرد زاخۆ بەم لێدانە هەڕەشەی لە گۆڵی برایەتی کرد بەڵام ستون بربەست بوو. برایەتیش وەڵامی بۆی هەبوو بە هەمان شێوە ستون ڕێگەی نەدا گۆڵ تۆمار بکرێت. لە خولەکی هەژدا شێرزاد حوسێن بربەستی یەکسانی شکاند برایەتی سەوز پۆشی کردە خاوەنی گۆڵی یەکەم. برایەتی باشتر دەردەکەوت و هەوڵی گۆڵی دومیشی دەدا تا لە خولەکی 41 هیدایەت لەتیف ئەنجامەکەی بۆ برایەتی دوو هێندە لێ کرد. لە نیوەی دووەم زاخۆ بە دوای گۆڵێکدا دەگەڕا. لە خولەکی 65 ناوبژوان لێدانێکی سزای بۆ زاخۆی میوان ئەژمار کرد. عامر فازل جێبەجێی کرد بەڵام بارزان یوسف ڕێگەی نەدا تۆڕی گۆڵەکەی بهەژێندرێت. تۆپەکەی دوورخستەوە. لە هەمان هێرش ستون ئەم جارە ڕێگر بوو برایەتی گۆڵی لێ بکرێت. یاریەکە بە دوو گۆڵی پاک بە سوودی برایەتی بە کۆتا هات. دوای یاریەکە مەڕاسیمی دابەشکردنی خەڵاتەکانی ئەم وەرزەی خولی نایەبی کوردستان دەستی پێکرد. یاریزانانی یانەی شێروانە مەدالیەی پلەی دووەمیان پێبەخشرا و دواتریش جامی پلەی دووەم دوای کۆکردنەوەی 16 خاڵ لە قۆناغی کۆتایی. دواتر یاریزانانی برایەتی مەدالیەی پاڵەوانیان پێبەخشرا و قەڵغانی پاڵەوانبوونی خولەکەشیان وەرگرت. بەڕاستی هەستێکی زۆر خۆشمان هەیە کە بوون بە پاڵەوان. بەڕاستی وەرزێکی قورس و زەحمەتمان بەڕێکرد کە چەندین یانەی گەورە هەبوو توانیمان ببین بە پاڵەوان و پیرۆزبای لە یەکە بە یەکە یاریزانە دەکەن. بەڕاستی وەکو شێر دەرکەوتن و پیرۆزبای لە ئیدارە ئەکەم لە مداڕی بین. ئینشەڵا بتوانین ساڵانی دابێ. ئێستا ئێمە ئەرکمان زەحمەت بوو کە بوون بە پاڵەوان دەبێت پاڵەوانەکە ڕاگرین. بەڕاستی ئەرکمان زەحمەتتر بوو. ئینشەڵا بتوانین بۆ ساڵانی داهاتوش کاسەکە بەرینەوە ئینشەڵا. یەکەم جار پیرۆزبایی لە یانەی برایەتی دەکەم. دوم جاری پیرۆزبایی لە یانەی خۆم دەکەم. ینی بەڕاستی مساڵ یانەی شێروانە تمۆحی ئەوە بوو دانەبەزێ بەڵام سوپاس بۆ خوا ینی مەرحەلە ئێمە باشتر بووین. ڕاستە یاریزانی گەنجمان بوو ینی یاریزانی خیورەدارمان بوو. هاتینە ناو کێبڕکەی دەوریوە پلانمان ئەوە بوو نازناوەکە ببین. تر تۆپی پێش وایە جاروا هەیە مۆفەق نابێت. سوپاس بۆ خوا ڕازین بە پلەی دووەم. ئینشەڵا هەوڵەدەین ساڵانی تر ئەگەر خوای گەورە بمان تێڵێ بمێنین هەوڵەدەین بەردەوامی لەو ئاسە. خولی نایەبی کوردستان بە بەشداری 15 یانە بۆ ئەم وەرزە ئەنجام درا. 6 یانە گەیشتە قۆناغی کۆتایی و دوای ئەوەی هەر یانەیەک دیاری ئەنجامدا برایەتی بۆ یەکەم جار لە مێژوویدا بووە پاڵەوان. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.